نیلز ئەو چیرۆکە بەناوبانگەی کە وانەی جوگرافیایی لە قوتابخانەکانی سوید لە بێزاریەوە گۆڕی بۆ وانەیەکی خۆشەویست و سەرنجڕاکێش. نیلز ئەو چیرۆکە پڕ لە ئامۆژگاری و ڕووداوانەی کە لەگەڵ بیستنی دەستپێکی مۆزیکەکە دەچینەوە نێو دنیایەکی پڕ لە پاکی و سۆزی سەردەمی منداڵی. ئەم چیرۆکە کە لە جوانترین وێنەکانیدا پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵەکان پیشان دەدات و باز لە منداڵێکی لاسار دەکات کە لە بێزارکردن و ئازاردانی ئاژەڵەکانەوە دەگۆڕێت بۆ هاوسەفەری قازەکان. ساڵی 1900 پەروەردەی سوید هەستی کرد کە منداڵانی قوتابخانەکان کێشەیان لەگەڵ وانەی جوگرافیادا هەیە و حەزی لێ ناکەن، هەر بۆیە بیریان لە چارەسەرکردنی ئەو کێشەیە کردەوە. دواتر داوای هاوکاریان لە خانمەنووسەری بەناوبانگی سویدی سێرمە لاگرلۆف کرد تاوەکو لەو کێشەیە دەربازیان کات. سێرما لەلایەن خۆیەوە بڕیاریدا کە گەشتێکی دوور و درێژ بە ناوچە جیاجەکانی سوید بکات تاوەکو لە ڕووی جوگرافیەوە جوان ئاشنای ناوچەکان بێت و پاشان لە چوارچێوەی کارێکی ئەدەبیدا دای بڕێژێتەوە و بیکا بەوانی جوگرافیا بۆ منداڵانی وڵاتەکەی. دواتر لە ساڵی 1906 و دوای 6 ساڵ لاگەڕان سێلما توانی ناوچەکانی وڵاتەکەی بگەڕێت و چیرۆکە بەناوبانگەکەی لە ژێر ناونیشانی نیلز هۆڵگرسۆنز و گەشتە خۆشەکەی بە سویددا بڵاو بکاتەوە کە بووە هۆی ئەوەی منداڵانی وڵاتەکەی ئاشنایەتیان بەوانەی جوگرافیا هەبێت و خۆشەویستیەکی زۆریان بۆ ئەوانەیە دروست ببێتەوە. زۆر بمان لە سەردەمی منداڵی کاتێک بینەری ئەفلام کارتۆنی نیلز ئەبووین ڕاستەوخۆ ئەو پرسیارەمان لەلا دروست دەبوو: ئایا لایلاند کوێیە کە نیلز و قازەکان بەرەو ئەو شوێنە کۆچ دەکەن؟ لایلاند شارێکە دەکەوێتە کەناراوەکانی باکووری نەرویج. ئەو چیرۆکە جوان و سەرنجڕاکێشەی سێرمە لاگرلۆف پاش چەندین ساڵ وەرگێڕا بۆ سەر چەندین زمانی دیکە و پاشان لەلایەن کۆمپانیای پیرۆی ژاپۆنیەوە کرا بە ئەفلام کارتۆنی نیلز کە هەمومان تاوەکو ئێستا سەرسامین و یادەوەرێکی زۆرمان لەگەڵیدا هەیە. وەک وەفاوڕێزەیەک بۆ ئەو هەوڵ و کۆششەی کە سێرمە لاگرلۆف بۆ منداڵانی وڵاتەکەی ئەنجامیدا و بۆ هۆکاری ئەوەی دووبارە منداڵی قوتابخانەکانی سوید ئاشنایەتیان لەگەڵ وانی جوگرافیادا هەبێت، سوید بڕیاریدا کە لەسەر پارەی 5 کرۆنی سویدی لەسەر ڕوویەکی وێنای سێرمە لاگرلۆف ئەو خانمەنووسەرە دابنێت و لەسەر دیوەکەی دیکەشی وێنەی نیلز و مۆرتۆنی قاز دابنێت. لە کۆتاییشدا ئەوەتان بیر ئەخەمەوە کە هەمومان لەگەڵ کۆتایی هاتنی ئەڵلقەکانی نیلز بەو دیمەنانە کاریگەر بووین کاتێک نیلز بۆ دوجار ماڵ ئاوایی لە قازەکان کرد و وەکو وتم جوانترین پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵەکانی لەو دیمەنەدا وێنە کردبوو. هەرگیز نیلزتان بیر نەچێ!